بۆ بەشداری پەیوەندی نییە بە بەشداریکردن و بەشداری نەکردن. بەڕاستی هەرزەکاری سیاسی کێشەی زیاتر قوڵەکاتەوە، ئەلمانەی لە پەرلەمانان لە جاتیەوە بگەڕێن بە دوای شێوازی چارەسەرکردنی ئەم بەڵام تێکێدەن. ئێمە سبەینێکە هاتین بۆ ئەوە بۆ کۆبوونەوەی سەرۆکایەتی فراکسیۆن و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان گیر و گرفت دروست بوو و کێشە دروست بوو لە نێوان سەرۆکی پەرلەمان و جێگرۆوانە. ئەوان نەهاتبوون بۆ کۆبوونەوەکە و فراکسیۆنی زەرد. من بۆ خۆم ڕۆیشتم بۆ لای جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنی زەرد هاوردیانم بۆ کۆبوونەوەکە. تەریقەی چارەسەرەکە دووسێ ئاراستە بوو. ئاراستەیەکیانەوەی سەرۆکایەتی خۆی چارەسەری کاو کۆبوونەوەکە بخە لەسەر داوای ئەو کۆبوونەوەی ئەمریکیەکان و بریتانیا و UN کە هەموو حیزبەکان ئیتفاقیان لەسەری کردە کە ئەو کۆبوونەوەی دوا بکرێ. تەریقەی دووەمیش ئەوە بوو لە ڕێگای واژۆکۆکردنەوە. ئێمە ئەلەو مەسەلا بن ڕێککەوتن لەسەرەوەی ئێمەمانان بڕۆین واژوو کۆ بکەینەوە بۆ ئەوەی ئەو واژووە پێش بکەین بۆ ئەوەی دوا بکەوە بە شێوەیەکی بە ئیتفاقی هەموو لایەکمان. منافەسەکە وا بوو ئەوەندە حیزبایەتی تەسکەکە نەمانە وەڵا ئێوە تەوقیعی کەن ئێمە تەوقیعی ناکەین دیسان وتمانە و گرفتە مشکلە نییە ڕۆین ئەگامان لێنە و جەرەسی پەرلەمانیان لێدا و ڕۆشت بوو نەکۆبوونەوە کەس ئاگای لێنەوە. ئەمە مەهزەلەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە و سەرۆکی فراکسیۆنەکانە کە بەم ملەتەوە ئەکەن و ئەوە گیر و گرفت و کێشەکانیان قوڵتر کردوەوە کە چەند ڕۆژێکە ئێمە کارمان کردووە بۆ ئەوەی چارەسەری بکەین چی وەک فراکسیۆنی پەرلەمان چی وەک حیزبی شوێی کوردستان هەموو هەوڵەکانمان کار کرد و ڕێکیش کەوتن بەڵام ئەمانە ڕۆیشتن ئەو جوهدەی کە هەموو لایەنەکان کردیان ئەمریکا کردی بریتانیا کردی UN کردی ئەمانە هەرزەکارانی سیاسی تێکیاندا. کاگە بکاران هەڕەشت لێکراوە لەلایەن کەسێکەوە ئەوە تا چەند ڕاستەوە هەڕەشەیەک لێ من هەرچی هەڕەشە هەیە لە دنیا لە من بکرێ حساب تەڵە پوشێکی لێ ناکەم بۆیە بە پێی بەرنامەی حیزب و هەڵوێستی خۆمان مامەڵەیەکەم ئەگینا هیچ گوێ بە هیچ هەڕەشەیەک نادەم. هەڕەشە لەلایەن کێ بووە لەلایەن حیزبێکی سیاسی ئەندامێکی سەرکردایەتی کێ بووە؟ هەر لایەنێک ئەو هەڕەشەیە بکە من حسابی هیچی وە ناکەم. کاگە بکاروان لە دوای کاتژمێرێکی دیکە بەشداری دانیشتنەکە ئەگەر ئەنجام بدرێت چۆن نەبێ کاتژمێرێکی تر کۆبوونەوە ئەنجام بدرێت بە چه حەقێکە ڕۆیشتنەوە کۆبوونەوە و دواتر دوایەکەن ئەمە ڕاست نییە بڕوان ناکەم من نەم 20 ساعتێکی تر کۆبوونەوە کرێ. بەڵێ دیارە کاکسەر